تا ئێستا کۆبوونەوەی پێکهاتەکانی کەرکووک سەبارەت بە کێشەی پۆستەکانی حکوومەتی خۆجێی شارەکە هیچ ئەنجامێکی نەبووە. پارتیش کۆبوونەوەی لیستی برایەتی کە بڕیار بوو پێش سەری ساڵ لە سلێمانی ئەنجام بدرێت ڕەت کردوێتەوە. ئەندامێکی یەکێتیش لە لیستی برایەتی دەڵێت یەکێتی کارتی زۆرە بەکاری بهێنێ بۆ یەکلایکردنەوەی کێشەکان، بەڵام ناوێت لە بەرامبەر داواکاری تورکمانەکان سازش لە ژمارەیەک پۆست لە کەرکووک بکات. دەسەڵات لا یەکێتی نیشتیمانی لەم شارە دەتوانێت کۆمەڵی ئەوراق بەکاربێنێ یەکێتی نیشتیمانی. ئێمە مەسەرەن لەسەر ئەوەی کەوا لایەنەکانی تر هەنێ داواکاریانێت تا ئێستا ئێمە حەزمان نەکردەوە وەکو یەکێتی نیشتیمانی تاکڕەوانە بڕیار بدەین لەو داواکاریانەی کە ئەوان داوایەکەن مقابلەوەی کەوا ئێمە دابنشین محافظش دیاری بکەین. بۆیە حەزی ئەوەمان نەکردوە تەنازول بکەین لەبەرەوەی مەسەلەیەکە ئەچێتە بابی تەنازول و مساومەوە کەس لێمان خۆش نابێت. بۆیە ئەمانەوێ بە یەکدەنگی لیستی برایەتی ئیشەکان بکرێت. ئەمە وای لێکردوین کە ئێمە تا ئێستا ڕاوەستین و نەچینە پێشەوە و هەنگاو نەنین. بڕیار بوو لە پێش سەری ساڵ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە سەرۆکایەتی ڕێبوار تاڵەبانی سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەن بەڕێوە بچێت، بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام تورکمان و عەرەبەکان وتویانە لە هیچ کۆبوونەوەیەک باشدار نابن کە ڕێبوار تاڵەبانی سەرۆکایەتی بکات. ئەندامێکی تورکمانیش دەڵێت ڕێژەی یاسای ئەندامان تەواو نییە بۆ کۆبوونەوەکان، وەکو تورکمانیش پێشنیاری لیستی برایەتیمان بۆ دانانی سەرۆکی ئەنجومەن و پارێزگار بە یەک پاکێج ڕەت کردوێتەوە، بۆیە ناتوانین کۆ ببینەوە. یەکەم جار عەدەدمان نییە، کامل نییە، نیساب نابێ، یعنی ئەبێ 22 ئەندام بێ حاضر بێ یاڵە نیساب ئەبێ یەکەم. دوایی با بڵێن ئێستا ئیتیفاق نییە چۆن سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کێ بێ، یان تورکمان بێ یان بمێنێ بۆ کورد یان پارێزگای کێ بێ، ئەوە لەسەر ئەوانە تا ئێستا ئیتیفاق نەبووە. سێەم نقطە برادرانی کورد ئەڵێن بە یەک جەلسە هەردووکی هەڵبیشێردن بێ یان ئینتیخاب بێ، ئەوەش ئێمە قبول ناکەین. ئێمە ئەڵێن یەکەم جار بە ڕئیس مەجلیس ئینتیخاب بکەین، دوایی بڕۆین بۆ پارێزگایانی. سەرباری ناکۆکی نێوان لیستی برایەتی لەگەڵ عەرەب و تورکمانەکانی نێو ئەنجومەن، هۆکاری سەرەکی دواخستنی کۆبوونەوەکان و یەکلای نەبوونەوەی پۆستەکان ناکۆکی نێوان لیستی برایەتیە بە تایبەتی پارتی و یەکێتی کە ناتوانن بگەنە ئەنجامێک بۆ کۆبوونەوە هەریەکیان پێشنیار و داواکاری ئەوی تریان ڕەت دەکاتەوە. بە جۆرێک پارتی ئامادە نییە بێت لە کەرکووک کۆ ببێتەوە و یەکێتیش ناوێت کۆبوونەوەکان بباتە دەرەوەی شارەکە، چونکە ڕێککەوتنی لەگەڵ عەرەب و تورکمانەکان کردووە کە کۆبوونەوەکان لە کەرکووک بکرێت. ئەمەش بربەستی زیاتری بۆ کۆبوونەوەکان دروست کردووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.